پۆستی شەو زانیاری شیکەر و بەدوادە چوون. پۆستی شەو هەموو شەوان لە دەنگلی کوردستانەوە. دووبارە سڵاوتان لەبێ ژۆگرانی عزیز و خۆشەویستی هێزگەی دەنگێلی کوردستان، خۆشحاڵ و کامەرانین جارێکتر لە بەرنامەی پۆستی شەو دێنەوە خزمەتتان بۆ بەشی دووەمی بەرنامەکەمان. نوکو لای هەموو لایەکتان ئاگادارن کە بەتایبەتی ئەو ژۆگرە بەڕێزانەی کە گوێبیستی نەبوون لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە لە بواری ئەمنیە عێراق و هەرێمی کوردستانمان هەڵسەنگاندن و شیکردنەوەمان بۆ کرد. لەم بەشدا هەوڵدەین لە ڕەوشی سیاسیە بەتایبەتی ئێمە لە سەروبەندی پێکەنانی حکوومەتی نوێی عێراقین بە سەرۆکایەتی دکتۆر حەیدەر عیبادی کورد چۆن بەشداری بکە ئەو ئەزمونانەی کە کورد لە نوری مالکی و جعفەری و عەلاویە هەیبوو چۆن دووباری نەکاتەوە لە عیبادی خۆی چۆن نەتوانێت کێشەکان چارەسەکە، کێشەکان ئایا شەخسی نیە خۆت بەرنامە و استراتیژی و پلانە داهاتووی داعش لە دوای پێکەنانی حکوومەتی نیشتیمانی بەتایبەتی کە بەوا پڕارەستونەش بەشدار بێ. ئەم پرسیانە و چەند پرسیارێکی بەڕێز و خۆشەویستی و جارێکتر ئاڕاستی میوانەکەمانەکەین. سەیدا هۆزە عنفرینی سەیدا زۆر سپاسی ئەمەدە بندەکەی بەجاری دووەم. وەکو لە پێشکی بەرنامەکە وتمان حەزەکەین بزانین خوێنەوەی جەنابتان چییە بۆ کابینەی کە چاڕوانەکرێ کابینەی حەیدەر عیبادی پێک بێ هەل لەگەڵ ڕاستپاردنیا لەلایەن سەرۆک کۆمارەوە دکتۆر فواد معسووم یەکسەر ینی ئەوەی کە چاڕوان ناکرا وڵاتانی کەندا و بەتایبەتی عەربستانی سعودی وارووا وڵاتانی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەنجومەنی ئاسایش ئەمریکا تەنانەت ڕابەری کۆماری ئیسلامی ئێران هەمووی پێشوازیان لێ کرد و نوری مالکیان کەنارگیز خست و ئەمە هێنای پێشەوە. خوێنەوە چێ بۆمە؟ براسي ئەگەر ئێمە تەماشای مێژووی عێراق بکەن لە مێژووی عێراق یە رابرتو و مێژووی عێراقی تازە لە دوای ڕووخاندنی ڕژیمی باس بەڕاستی هەمیشە ڕۆلی کورد بوو ئازادی بوو دیموقراسی بوو هەموو شتێکی باش بوو بەر لە حاڵاتێکی بەرز دەبوو، بەڵام بەداخەوە لایەنی عەرەبەکان چی شیعە و چی سونە بێ هەمیشە سەرەتا خۆیان باش کردوونە، بەس لە ئاخیرەکە لە ئەنجامەکەدا زۆر هەر تۆنڕە و لە دژی کورد و هەڵسەکەوتیان نەجوور بووە. بۆیە من پێم وایە حەزەکەم بەبیر بێنم کە جعفەری کاتی خۆ سەرۆک وەزیر بوو خۆتان ئاگادارن و هەموو گەلی ئێمە ئاگادارن زۆر سەرەتا خۆی باشی کرد، بەس لە دوای 2-3 مانگ 4 مانگ زۆر شتی نەشیرین و نەبنەربار لە دژی کورد کرد. دوای ئەوە کورد هەوڵیدا بوو شکستێنان بە حکوومەتەکەی، بەڵام لە دوای ئەوە مالکی هات. لە دوای مالکی سەرەتا خەڵکی ئێمە زۆر من خۆم لێرە بووم بڕاستی چەپلۆڕێزان لێدان لە ڕاگەندەکانی ئێمە بتایبەت ئەوەی ئەهلی و خۆیان چەپلۆڕێزان لێدان بۆ مالکی دیان گوتە مالکی ئاوایە و باشە و ئەوە، بەڵام من لەو کاتەوە من پێم وای بوو بڕاستی وانە. ئێستا دیار بوو چۆنە. من جاری دیکە بووە حەیدەر عەبادیش ئەڵێم من ئەڵێم هەر فەرقی نییە لەگەل جعفەری و لەگەل مالکی. ڕاستە ئێستا قسەی جوان دکە زۆر ئەڵێ من بەگەورە نەزانبن منیش وەکو ئەم خەڵکامە منی وامە و لەگەل کورد و ئەچم بۆ هەولێر و ئەچم بۆ شەنگال و ئەچم بۆ شوێنە. من ئەڵێم ئەمە سەرەتایەکە، بەڵام لە نێهایەتەکەی چۆنە یا لە ناوڕاستەکەی چۆنە ئاوا ئەبێ ئێمە وەکو کورد ئاگادار بن بڕاستی یەکسەر دڵی خۆمان پاک نەکەن و یەکسەر ناڵێن ئەمە لەوە باشترە، لەبەر ئەوەی سیاست یەکە. ئەمڕۆ سیاسەتی عێراق هەر لە تاریخەوە هەر یەک بووە. سیاسەتی عێراق بەرەمبەر بە کورد بڕاستی تا سەربەخۆیی کورد نەبێ، تا کورد جیاواز نەبێ لە عێراق، تا نەبێ بە هاوڕێی عێراق و دراوسێ عێراق ئەو هەڵوێستی عێراق بەرەمبەری بە کورد باش نابێت. لەبەر ئەوەی بڕاستی ئەوە ئاشکەرەیە کە عێراق ئێوێ هەموو شتەکانی لە کوردستان عایدی عێراق بێ و کورد کرێکار بن لەگەڵ عێراق، نەکو شریک بن، نەکو هەو باش بن لە بەڕێوەبردننی ئەم حکوومەتە. یعنی بوو نمونە سەرۆک کۆماری پێشووترژی کەمام جەلال بوو بڕاستی خزمەتێکی گەورەی کرد بۆ عێراق، بڕاستی یەکڕێژی خەڵکی عێراق و زۆر خزمەتێکی کرد، بەداخەوە ئەنجامەکەیەوە بینیت عێراق چی کرد. ئەمەش ئێستا برێز سەرۆک معسووم فواد معسووم بە هەمان شێوە سەرکەوتنێکی گەورە بدەسێنە کە مالکی توانی مالکی لا ببێ، بەڵام ئەنجام چییە ئەگەر عەبادی هەمان سیاست بڕێوە ببێ. بۆیە یعنی من خۆم
پێم خۆشە حەیدەر عەبادی شتی باش بکێ و وەکو ئەوەی دیکە نەبێ هیوادارم وەکو ئەوەی دیکە نەبێ بەڵام من پێم وایە لە سیاسەتی عێراق قەریەکەم. بەڵێ ئەم کاتێ من و تۆ بەڕێز گفتوگۆکەین حکوومەت هەرێمی کوردستان و سەکرتاری سیاسی گوریا ڕاستتر بڵین لە سەروبەندی پێگەنانی وەفدێکی کە ڕەوانی بەغداکەن کە سەرۆکۆماریش ئاماژەی بۆ کردو وەفدێکی هەرێمی کوردستان دەچێتە بەغا. بەڕێز لە کاتی گفتوگاندا لەگەڵ لایانی شیعەکە حەیدەر عەبادی حکوومەت پێکێنێ ئەو ئەجندایانی کورد پێێتی چی بێ باشە؟ پێم وایە ینی ئەژیندەی کوردی بڕاستی ئەبێ سەرەتا ئەو شتی کە مالکی کردووە ئەوەی کە مالکی هەرێمی کوردستان بێ بەشی لی کردووە ئەبێ ئەوان هەمیان لە سەرەتایی قائیمەی ئەوان بێ گفتوگۆ لەسەر بکرد وەکو مەرج لەگەڵ عەبادی کە ئەو شتی چی خەسارات و چی زیانی بۆ گەلی کورد هەبووە ئەوەندە ساڵ کە مالکی کردووە ئەبێ ئەمانە هەموو تاوید بکرێت ئەبێ قەرەو بۆ ئەوان بکرێت. ئەوە یەک. ئەوەی دووەم بەڕاستی بوو مەسەلەی سنووری کوردستان ئەبێ خاڵی سنووری کوردستان زۆر گرنگ بێ. ئەوەی مادی 140 نەکو جارێکی دیکە بڵێن وەڵا فەرم و وەرن خاکەکەی خۆتان ئەوەی کە ئێمە لە کاتی هاتنی داعش دەستمان کردووە سەر فەرم و بیگرن و دوای ئێمە لەسەر مادی 140 ئەبێ مادی 140 ینی مناقەشە بکرێ. بەڵام چۆن مناقەشە بکرێ؟ مناقەشە بکرێ کاکە سنوورەکان ئەوەیە ئەبێ اعتراف بکەن بەو سنوورانە و مەسەلەی ئێوە وەکو حکومەت ئێمەش وەکو حکومەت لەگەڵەوە هەوو بەشن ئێمە ئەتوانن پێکوە بڕێوە بن ئەم حکومەتە و کەرکک لە حدودی کوردستانە ئێمە نەتوان وەکو بکەن وەکو جاران سەر بە عێراق لەبەر ئەوەی نابێ عێراق نەتوان بپارێزێ بەڕاستی ژیانێ بۆیە ئەبێ ئەم خاڵە زۆر گرنگ بێ خاڵی 140 ینی ئاماژەم پێم کرد ینی نابێ جارێکی دیکە کلیلکی چارەسەری کلیتی چارەسەری کلیلەکە بەدەستی ئەوان بێ ئەبێ کلیلەکە بەدەستی کورد بێ و سەر کۆمار خۆی کوردە شتێکی زۆر باشە. بەڵام ئێستا مالکی من وا هەستەکەم من گوت بەگوێرەی تەحلیلی خۆم مالکی ئەوێ خۆی احتیمالە بکێ بە جێگەری سەر کۆمار و کە بوو بە جێگەری سەر کۆمار خۆی حەیدەر عەبادی وازانم زاوای ئەوە و بان تأثیر کارگری مالکی لەسەر حەیدەر عەبادی زۆر هەیە و حەیدەر عەبادی کاتی خۆش بڕاستی وەکو پایدارێکی وەکو وتوبێژێکی مالکی بوو تقریبا لە زۆر شوون بۆیە یعنی من ترسم لەوەی هەیە یعنی بڕاستی مالکی جارێکی دیکە هەوڵ بدە لە نێو ئەو شوێنە دەستی خۆی بخە سەر حکومەت و حکومەت بە گەورەی ئەژیندەکانی خۆی بەڕێوە بێ. ڕاستە ئەم بۆچوونی بەڕێز تا ڕادەیەک دوورە لەو ڕوانگەیەوەوانێوە لەو ڕوانگەیەوەی کە مەسەر ئەو جعفەری کەلات چوو بۆی سیاسەتی هەڵی بەرامبەر بە کوردەوە مالکیش ماوێن نەمانەوێت تا ڕادەیەک عنی بەهۆی ئەو پەلاقاژەی کردیشی کە هەم بەهۆی سیاسەتە خراپەکانی بەرامبەر بە سونە بەرامبەر بە کورد داچوو. هەین ڕەنگە ئەوانی کە دێن حەیدەر عەبادی بە یەکێ پێشێ بێ ئەو ئەزمووی لەبەر چاو بێ دوای 4 ساڵەکە چی بەجێڵێ. ئێستا مەسەن دێ چاودێر پیان وایە نوری مالکی لە دوای 8 ساڵ کارێکی وای کردووە بە 18 ساڵێکە چارەسەر نابێ. پێم وایە ڕاستە خۆی مالکی شتێکی زۆر خراپی کرد باز پێم وایە حەیدەر عەبادی زۆر لە دژی مالکی دەرناچێت و لەوەنەی زۆر بیر و باوەری مالکیش جێبجێ بکەیت لە هەندی شتەکان. بەڵێ یەکێک و کێشانێک تریش کە باس دەکرێت ئایا کورد یعنی هاوپەیمانەتی کایکا هەر لەگەڵ شیعەیە بێ یاخۆ لەگەڵ سونەشە بە هاوبەشی پێکەوە بێ ئەمجار لەگەڵ سونەیە بێ یا لەگەڵ شیعەیە بێ خوێنەوەی تۆ چێ بۆەوە؟ لە ڕاستی پێم وایە شیعە باشترە بوو لەبەرەوە سونە نەمان لە عێراق سونە هەموو بوون داعش لە سەدە نەود سونە ئێستا داعشە. هەست ناکەم قسەی تا ڕادەیەک مەسەن ناواقعی بێ بۆ خۆم ئێستا مەسەن ئەندام پەرلەمانەکان ئەوانە هەمێ خۆ پشتگیری داعش ناکەن سەرۆکی پەرلەمان سەلیم جوبوری پشتگیری داعش خۆی ئەوان کاتی خۆ لە کاتی انتخابات بوون داعش نەهات بوو لە دوای انتخابات داعش هات با ئێستا بچن تەماشا بکەن خەڵکی خۆی با ئێستا خەڵک دەنگی بدەی بە ئەوان ئێستا خەڵک دەنگ نایدێ بە ئەوان خەڵک هەموو داعشی هەڵبەژاردووەتەوە یعنی ئەو خەڵکی مووسڵ بوو نمونە کە داعش هات پێشوازی داعشکردن خەڵکی تەکریت پێشواسی داعشکردن خەڵکی سەلاحەدین پێشوازی داعشکردن یعنی بۆیە یعنی ئێستا ئەو جار پێشتر بوو وەکو پاسێک هۆکارەکەی ئەو بۆ زوڵم و زۆرەشی گەورەیان بڕێ ئەگەر ئەو زوڵم و زۆرە نەمێنێ هەر خەڵکار پێشوازی داعشەکە تێک من شتێکی بتبێژم تۆ تەماشای نەکرد لەسەر تلڤیزیۆن و لەسەر ئەوەی کە ئێستا هەندی ئەونا سیاسەتەکە پێشوازێکی جەماوەریان هەیە ئینکار ناکەنی داعش لەو ناوچە سونیشتەکان بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر هات و سیاسەتەکانی حکوومەتی عێراقی بەرامبەر بە سونە باش بوو پەرایسخستنە نەما بەشداری حکوومەتیان کرد ئایا خەڵکەکە پێشوازی هەمان لە داعشەکاتەوە؟
خوي داعش تواو يعني داعش خوي بوتا نونري سنة لسوريا والعراق ومن بيم ويا زوربي وطني عربي ابن داعش يعني داعش وكو كاتي خو بون منا جماعتي أموية كان بون هربوا شوي ايوه تصلاتي خوان فروان بكن وداعش بوشوي اسانيه توبلي اعتيادي داعش خوي العراق باشكشبكي وكو كبحثيان شاروان ناكد باشكشبكه باشكشناكي داعش العراق باشكشناكي داعش لسوريا باشكشناكي ولا سوريا داعش لبراوي عرب خوي داعش لبراوي داعش كوري عربه داعش بشكي عربه شون باشكشبكي اسال كرساني سوريا من بوت بج حسكه لحسكه شي عربكي هي هم داعشن من على كأنها داعشن يعني خوي داعش بشكي عربي لو هوالانا بلاو كلا وتي حوصك سحفتك سلا عشيرتي شي عربيان كشتوها او تش عشتك او انا زاني شونان عشتايره اشتي عشيرتي كاساس جياتر لدجي داعش شمره او عشرتي شمر لدجي داعشن او عشرتي بلام او خلكيك كوجراون اون حفتها حوصك اسا اون درفت يعني درفتي اون نبن كبايعيبو اون بكن يعني اون قبول بكن بوي مثلا اون هندي هنا لاي ارتشي ازاد هندي كان لاي جبهه النصر انا اسا بزورينا اسا شر نيوان جبهه النصر وداعش هيا او كشيكا كوجراون نكو مثلا عربا بوي كوجراون لبراوي لرخراوه كلا دجي امانا بوي كوجراون يعني يسا كاريجري فعلي لسوريا همي بدس داعش وياخذ جبهه النصر وارتشي نخير داعش دسلاتي هي لدوي الرجيم سوريا لنوش عربكان داعش وخوي ايش داوتشي جغرافيا دسوي جبهة النصرة جبهة النصرة لنوشي أدلبة لنوشي أدلب لنوشي درعا لدرعا باشوري سوريا لدرعا هيا أدلب هوسنوري تركيا لنيزيكي بحري درياي سبي لوي هيا اما دو اي سباي ازادي خوازي بلين سباي ازاد دروبري حلب هيا نيزيكي عفرين لمنطقي اعزاز هيا الباب نوتشي باب هيا بلام ايستا لروبروي داعش كان بوا داعش هول دي بو داغير كدني اعزاز وبو ايرش بكا سر نوتشي عفرين هاريم عفرين بلام تا ايسا سركوتونا بوا بداخوا اوان لقال تركيا او سنوركاني خوان لقال تركيا درفتيان هيا بو اوي كبتوان بن هيجي خوان بقوه ربكان اي سيدا وكو حيدر عبادي شعروانا كري يعني راقياني اجنداي كاركانيا كارامي مو حكمتك بس دواك لي يكم اشي نيشتني غنداليه بتابتي كم كرني وزاده كان بو 15 دوم بواري خصن گزاريه سيم بواري امنيه گريمانوكو لرونغي قصكي برستا واگر مثلا حكمتا بشويكي توافقي بو ترى ديگر بروكشش به سنه بجداري كردو كرد بجداري كردو شيعش خويتي چارنوسي مصلبت شيغا براي برز خوي هنگاوكي اگر بوشوي بخوي هنگاوكي باشا اگر بوشوي براسي اگر سنه كان بتايبت باوانيك نونرتي خوان يعني لنو برلمان هيا اگر بجديبن براستي وابكن بلام من قشبينيم لبو لبروي دشي تركيا تيايا دشي ايران تيايا لم حالات هذا بوي امرو تركيا بير لوادك دولتك عثماني كاتي وكو جاران داما زريني هروا ايران وبير لدك دولتك صفوي وكو جاران لبرنبري عثماني كان بكار بين امرو اونش يعني براستي اجنيده كان حكومي لنو سوريا ولنو عراق بوتا تشكك لدستي ايران و قريبا ام بيكاتي حكومه العراقي بو بيكاتي غوري هرتي كان بجداريان كردو تشارنوسي مصبت شي حكومه سباي عراقي اتواني مصب قريتو زحمته يعني براسي زحمته ابي سوباي عراق ابي براسي بوشوي نمينه ابي سوباي عراق ابي لكردجي بيك بي اگر لكرد بيك ناي وكو جاران بكن كرد بيبش بكن ابي سناش ببير كاتي خو تنها كرد وكو شكلي لنو سوباي عراق هبو باروشتي بيشمرغا دهاتا كاني بو بيشمرغا همو بريان وهمشتي وابكن يعني بو سوباي عراق وكو خوي نما لانكي كو خوي بقوات زاني وكو شيعه نتورين او هيزا او بكن بوي او هيزا لبرنبري داعش هالوشع بوي امرو اگر بوشي وي ببيت هر جارك دي كوكو جاران بكن نابي برام اگر لقال كرد بتايبت كرد اگر لقال كرد وهندي لاني سنة كذا ضعيف لا وزن لبروي بقوتك لاني داعشن امن اگر او لاني سنة
لەناو حکوومەت و لەناو پەرلەمان ئەگەر هەوڵ بدەن لەناو ئەو سوپایەدا لەگەل کورد هەماهەنگی بکەن و سوپایەکی تازە دامەزرێنن بنکەی سوپایەکی تازە ئەو کات احتیمالە بتوانە بن پێشکەوتونێک و بوو بەرەوانی لە عێراق و لە هەرمی کوردستان و لە هەموو شوێنەکان بکەن بەڵام ئەگەر بە پێچەوەرە وەکو جاران بە هیچ شێوایی سەرکەوتون نانێ ینی دوا پرسیار ئەوەیە خۆ ناشکرێ مەسەن حکوومەتی نوێی عێراقیش پێک بێ و پێکاتەکانی بەشداری بکەن و عێراق ئاوت مێنێتەوە ینی مووسڵ بەو شێوە بێ بەڕای بەڕێزە ئەنەکرێ ئیداری خۆی ناکرێت ببێ ئەوەنەی دیکە ینی ئەبێ ئێستا ئەم حکوومەتی تازە ئەبێ سوود لە مالکی وەرەگرێ غەڵەتەکانی مالکی تێگاهەکانی مالکی کە مالکی چی کرد هەموو هەرسی هێنا بۆی ئەبێ هەوڵ بدێ سوود لێ وەرگێ لە ڕابردوو ئەگەر نا هەر ئەمە حکوومەتەیش هەر هیچی نییە هەر ناکە و هەر ناکێ بەڵێ گە سەرنجێ تێبینێکی کەوما بێ مسواز دەکەین من هیوادارم کە هێزەکانی کوردی و گەلی کورد زیاتر بەر و یەک بێن و هەروەها کەناڵەکانی کوردی هەوڵ بدەن بەتایبەت بڕاستی NRT و ڕۆداو و هەندی کەناڵی دیکە ئەمان هەوڵ بدەن یەک ڕێزی گەلی کورد بکەن ئەساس بوو خۆیان و بوو گەلی کورد و هیوادارن پێشتر يعني چۆن بوو هێری سوور کە ئەوەی نیشتیمانی کورد بوو لە لای هەموو کەناڵێکی بەو شیوانی مەسلەی یەک ڕێزی گەلی کورد و نیشتیمانی گەلی کورد هێڵی سوور بە وەرەگا نەدەن بە هیچ لایەنێکی دیکە ئەو هەندێک نایرانی خۆمان ئەگەر هەوڵ بدەن لە دژی ئێمە شتەکان بکاربێنن بۆیش من هیوادارم کە هەموو کەناڵەکان هەوڵ بدەن پشتیوانی پێشمەرگە و گەریلا و یەپەگا بکەن بەڵێ دووبارە سوپاسی سەرنج و تێبینەکانی سەیدا هۆزە عەفرینیەکەین کە بە دوو بەش لە بەرنامەکە لە 32 گەلی کوردستان بەرنامی پۆستێشەوە ئامادە بوو دووبارە سوپاس دەکەین جۆگرانی عەزیز و خۆشەویست هیوادارین لە ماوەی ئەو دۆڵقەیەدا توانی بێتمان ڕووناکی بخەینە سەر ڕەوشی سیاسی و ئەمنی عێراق تا بەرنامەیەکی تر مەلەکتان بەخۆی گەورە سپێنی خواتان لەگەڵ